سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ناوبەناو بەرپرسانی باڵای وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران و تورکیا هێرشی توندی ڕاگەیاندنی دەکەنە سەر قەوارەی هەرێمی کوردستان. نزیکەی هەموو جارێک کاردانەوەکانی ئەو هێرشانە زیاتر لەسەر ئاستی خوارەوە و لەسەر ئاستی شەقام و هاوکات زۆرتر لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکانن وەک لەوەی کە لەسەر ئاستی باڵای سیاسی و هێز و لایەنە سیاسیەکان و هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان بێت. نزیکترین پێشهات لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری بەرگری تورکیا خولوسی ئاکار بە توندی هێرشی کردە سەر قەوارەی هەرێمی کوردستان و تەنانەت بە جۆرێک باسی لە هەرێمی کوردستان کرد وەک ئەوەی کە هەر نەبوو بێت کاتێک کە پەرلەمانتارێکی هەدەپە باس لەوە دەکات کە هەرێمی کوردستان هەیە ئەو بە توندی دەڵێت هەرێمی کوردستان هەربوونی نییە تەنانەت لە عێراقیش بۆ ئەوە شارپرێس راپۆرتێکی لەو بارەیەوە ئامادە کرد. دوێنێ لە راپۆرتەکەدا لە راپۆرتەکەی شارپرێس ئاماژە بۆ وەکرا بووکە دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر لێدوانەکەی وەزیری بەرگری تورکیا هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار لەسەر ئاستی باڵا هیچ کاردانەوەیەکی فەرمیان نەنواندووە. کاردانەوەکان تەنیا لەسەر ئاستی شەقام و تۆڕە کۆمەڵایەتیەکانن. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە زیاتر بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز لەتیف فاتح فەرەس نووسەر و چاودێری سیاسی کاک لەتیف سپاس بۆ دەرفەتە بەخێربی بۆ شارپرێس. دەمەوێت بزانم بۆچی ناوبەناو ئەم هەموو هێرشە دەکرێتە سەر قەوارەی هەرێمی کوردستان و کاردانەوەکانی وەک پێویست نین. یەکەوەی کە هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەو پەیوەندی بۆیە کە ئەو وڵاتانەی کە باز لە هەرێمی کوردستان دەکەن خۆیان کوردستانیان تایە. ترسی ڕابوون و ڕاپەڕین و خۆخاوەنیەی کە لە باشووری کوردستان هەیە لە هەرێمی کوردستان هەیە کە بە هەموو کەم و کوڕیەتیەوە ئەو دیفاکتۆی کە هەیە ئەو ترسا بۆ ئێرانیش و بۆ تورکیاش و بۆ سووریا ژواریدا بۆ هەمویان لە ترکەساتێکە ئەوە ئەگونجێ ئەبێ بگۆڕێ و ئەبێ دۆخێ دروست بێەوە گۆی لە باشووری کوردستان هەیە ئەمە لە ڕۆژاوای کوردستانی شەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستانی شەبێت لە باکووری کوردستانی شەبێت بۆیە بەلاتەوە سیر نەبێت کە بە تایبەتی دەوڵەتانی دەرودراوسێ خۆ زۆر بەرپرسانی عێراقیش غۆڕەشە و گڕۆشەیەکەن بەڵام ئەوەی کە بە تایبەتی تورکیا و ئێرانیەکەن بە تایبەتی تریژی تورکیا لەو ڕوانگەیەوەیە تورکیا دەمێکە دایان پرۆژەی هەبوو بۆی چۆن بە باشووری کوردستان هەڵۆشێنێتەوە ومە لە بین برێکە هەیە پرۆژەی یەکەمی و بکاتی خۆی ڕازی نەبوو بۆی کە بڕیاری 16 دەرت و قاعیدەیە بنکەی ئەنجەرلیک دابن لێ دواتر نازانم بە بیانووی پارە و دەستکەوتوانە کە ناتۆ ڕەنگەینیان کردێ بەو بیانوە دانرا بەو مەردێش دانرا کە ڕەنگە لەو سنووە تەجاوز نەکاکە ئێستا ئەو خۆخاوەنیە هەیەی لە هەرێمی کوردستان دیگەلەوە دایان جار هەوڵی داوەکە ئەم باڵین ئەمری واقعا ئەم دیفاکتۆیە هەڵۆشێنێتەوە مەسەلەن پەلەماری داوە بەلکەی سەربازی تا کردێتەوە بە درۆن لێی داوە بە هێرشی سەر قەندیلی کردو بە فڕۆکەی داوە کیمیابارانی کردووە هەموو ئەمانە بیانۆکە پەکەکەیە گینا لە بنەڕەتە مەسەلەکە باشووری کوردستانە ئەو ئەمری واقعەیە کە ئەو دیفاکتۆیە کە کاتی خۆی ئەنجومەنی ئاسایش لە بڕیاری 16 دروستیان کردووە بۆیە بە باوەڕی من ئەوە حەقی خۆیانە دوژمنەکانمان ترسیەوەیانە بێ پارتەکانی کوردستان تووشی ڕابوون بن یا ڕۆژ دەمەوێت ئاستی کاردانەوەکان لە بەرامبەر ئەم نەفەسە تند و نەژادستانەیە ئاستی کاردانەوەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە ئاستی باڵایە چۆنە حکوومەت و لایەنی پەیوەندیدار تا چەند توانیوانە لە ئاستی ئەو هەڕەشانەیە بنکە وڵاتانی دراوسێ دەکەن زۆر لاوازە زانی من حتا و دوێنێ و ڕوونکردنەوە لاوازەی وەزارەتی پێشمەرگە زۆر بە لاوازە بینم و ئەسڵان ئەرکی ئەوش نییە ئێمە سەرۆکی هەرێممانەیە سەرۆکی حکوومەتمانەیە سەرۆکی پەرلەمانمانەیە و پەرلەمانمانەیە یعنی ئەمانە ئەرکیێوانە هەڕەشەکردن لە دیفاکتۆیەکە مەجلیسی ئەمن ئەنجومەنی ئاسایش دانی پیاناوە هەڕەشەکردن لە بوون تەبەن ئەمە پێچەوانەی هەموو بنەماکانی مافیلۆوە پێچەوانەی یاساکانی نەتەوەی گرتوەکانە پێچەوانەی هەموو ئەو واقعەیە کە ئێستا لەسەر ئاستی دنیایش لەسەرواکەیە کە بچووکترین نێتەوە بچوو کەمترین زمان کە کەمترین خەڵقی پێەکە بپارێزرێ تۆ دەی کەڵچەر و کەلتور و بوون و نەتەوە و خاکی وڵاتێکە سەرەوە سێرم پێدێکە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتمانە بێدەنگیەکەن وەم بێدەنگیە بەڕاستی زۆردار خوێندنەوەی ئەوەی بۆ وەکلەکەمانە نییە بەشێکن لە پیاوی ئەوان بەشێکن لە سوپەنجەی ئەوان حتمما دەمەوێت سەرنجت بزانم لەبارەی پەیوەندی دیبلۆماسیەکانی هێز و لایەنە سیاسیەکان کە هەریەکەیان لەگەڵ وڵاتێکی دیاریکرا و پەیوەندی بەهێزە دەمەوێت بزانم پەیوەندی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وڵاتانی دەوروبەر تا چەند ئەم پەیوەندیە
کاریگەری سلبی لەسەر ئەو جۆرە لێدوانانە دروست کرد یاخود بۆچی ئەگەر وایە بۆچی هێز و لایەنە سیاسیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە نەیانتوانی ئەوم پەیوەندیە لە بەرژەوەندی قەواری هەرێمی کوردستان بشکێنەوە. ئێمە پەیوەندی دیپلۆماسیمان نیە لەگەڵ ئێران و تورکیاوانە، ئێمە پەیوەندی باوکو فرزەندیمانەیە، باوکو کوڕ باوکو ئەو حیزبانەی کە بە قسەیانەکان دەوڵەتانی دەوروبەر تورکیا و ئێران خۆیان بە باوک ئەزانن، بە زڕباوکیش نەک باوک بەو معنایی چۆن ئێمە زڕباوکێکمانە بوو لە تکریت بە شیع و سونە و کوردیە چەوسانەوە لە کۆتایی هەفتاکان و هەشتاکانەوە تا 2006 ئەم زڕباوکە ئێستا تورکایە ئێستا ئێرانە بە شێوەیە تر ئەوێ ئەم کوڕی بەبێ ئەو دەست ناکا بە ئاویشە. بۆیە ئەوەی ئەگەر بڵێ بە من بڵێ پەیوەندی دیپلۆماسیمان هەیە لەگەڵ وڵاتانی ئەوروپیا لەگەڵ ئەمریکا ڕەنگە جوابێتر بەمەوە ڕەنگە بڵێم جۆرێک لە جۆرەکان هەمانە بەڵام کە بڵێ پەیوەندی بۆچی ئەوەی لەگەڵ تورکیا و ئێرانە دیپلۆماسی نیە ئەوەی لەگەڵ ئەوروپای دیپلۆماسی لە کاتێکە بەشێکی زۆر لەو کەسایەتە سیاسیانی کە پەیوەندیەکانیان دروست کردوانێ و هێز و لایەنە سیاسیانی کە پەیوەندیان لەگەڵ ئەوروپا و لەگەڵ تورکیا و ئێرانیشێ هەمان هێز و لایەنی سیاسی پەیوەندیان دروست نەکردو لەگەڵ ئێران و تورکیایە. ئەگەر پەیوەندیان دروست کردایە پەیوەندی ئاکاری و بەو دەوڵەتانیان مەسەر خۆم قسەی من نییە کاکە جەنگیستاندار لە شەمەلۆفەری میزۆپۆتامیا زۆر بەوردی باسیەواناکە و دەیان کتێب و نووسین هەیە لە ڕۆژنامەکانی تورکیا بەماوەیەکی درێژ حتا لە گەرمەی ئاشتی بینی تورک و 2000 و پەکەکەیە کاتی خۆی ئەمان پرۆژەی تورک پرۆژەیەکی بوو یەک دەدەین سێوەردەگرین نزانیم پرۆژێکی بوو یعنی کەرکووکتانە دەینێ بۆ ئێوە ئەو کاتە هەڵەبجەم پارێزگارە بوو بەڵام سێ پارێزگای ترۆرەگرین هەولێر و سلێمانی دووە گۆرەگرین ئێمان هەر بە معقڵیەتە بیرەکردمانە ئەمە دیپلۆماسیەت نییە ئەمانە تۆ سێرکە کامیان دێت مەسەڵەن بانک دەکا ئەدبا مەسەر کاک مەسعودی بانک کرد بردی لە ئامەد بانگەشەی بۆ کرد کە ئاکەپە دەرکێوانە گڕیدا و نیشانیدا و بردێ گۆڕەپانی ئامەد و هینی کردو بۆ حتا برایان تاتر لیسانس و شیوان پەروەریش هاوبەشی ئەو لەناو پاسەیا بوون کە دەنگیان بۆ ئاکەپە کۆ کردو لەگەڵ بارزانی و لەگەڵ ئەردۆغانە بەڵام هین نەبوو لە دوایەوە ئەڵێ نابێ بڵێ هەرێمی کوردستان نابێ بڵێ باشووری کوردستانی باشوور دەبێ بڵێ خۆ بەڕێوەبەری باکووری عێراق ناوی سەیر و سەمەری دێنن بۆیە بە باوەڕی من ئەگەر دیپلۆماسیەت بێ تۆ ئەو چیرۆکی ئەڵەدانەکەی ئێران بینی بۆ کاگنێتی چەند ناشرین بوو دوای هەر ئێران خۆی تووشین بوون و یاریە بوو یاریکردنە لەگەڵ سۆزی ئینسانە یاریکردنە لەگەڵ چاوی ئینسانە بە ئینسانی کورد دەڵێ ئێمە ئەم جۆرەمان هەیە لە ڕێگەی ئەمەوە ئێوەش کەویەکەی بۆ چرکەیە گاهەڵەکەدانا دوایە لەوە هەڵەیەکی دوور باش هەر کاتێک من لەسەر ئاستی عێراق من دەمەوێت ئەو جیاوازیە هۆکاری ئەم جیاوازیە بزانم لەسەر ئاستی عێراق هەر بەرپرسێکی عێراق بە تایبەت لە هێز و لایەنە شیعیەکان لێدوانێکی تونند لە دژی قەواری هەرێمی کوردستان دەدەن کادانەوەکان زۆر تونتر و تا ئاستێک بەهێزترن وەک لەوەی کە لە بەرامبەر بە ئێران و تورکیا هەیە پێتان وایە بۆچی ئەم جیاوازیە بۆچی ئەگەڕێتەوە هۆکاری ئەمە چییە؟ من پێم وایە لە نەتیجەی یا لە ئەنجامی نائاوەزیەوەیەوە ئەجینا ئێمە ئێستا کێشەی ئابووریمان کێشەی سیاسیمان کێشەی وجودمان تا ئێستا لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵا لەگەڵ بەغایەیە یعنی دەبێ ئێمە ڕوومان لە بەغا بێ نەک ڕوومان لە ئەنقەرە و تاران بێ چونکە ئیشی ئێمە تا ئێستا لە چوارچێوەی عێراقا لەگەڵ بەغایەیە کێشەی شوناسی هەبێ لە ناو عێراق ئەمە ناکاتە عێراقی بوونی ئەمە ناکاتە ئەمە باز لەواکەن تۆ کێشەتەیە کێشەی نەوت و غاستەیە کێشەی سنوورت هەیە کێشەی هەرێمەکەت لە ڕووی فیدراڵیەوە هەیە کێشەی قەرەبووکردنەوەی قوربانیەکان تێ لە ڕابردووە کە ئەم حکومەتە میلادگە بەرپرسەریەی ئەم دەسەڵاتە میلادگە بەرپرسەریەی تۆ پشت لە بەغاکەی و لەگەڵ بەغایە تونی یاریەکی زمانەوانی لەگەڵ بەغایەکەی یاریەکەی یاری بە سۆزی منەکەی بە منی باشوور دەڵێ بە منی هەولێری و سلێمانی و دۆگەڵی من چەند ئازان بەرامبەر بەغا بەڵام جێشی تورکی دێ لە شنگال خەڵکە کوژێ تیاری تورکی دێ لە بن کەرکووکە خەڵک شەهید دەکا جێشی تورکی دایان بن کە بارگای دەنەوە جێشی ئێرانی هەڕەشاکە من بیرمە لە گەرمەی 16 ئۆکتۆبەرە بەرپرسانی یەکێتیان بەرپرسانی ئەمنی یەکێتیان وت بوو ئێران وتیان بە 2 سعات لە باشماخەوە دێنە ناو سلێمانیەوە بەڵام جۆرەکە ناکەن نوێرانێک هەیە بۆی کە تۆ لە کاتێکە تۆ ئەوە تا لە ڕۆژاوای کوردستان باشە لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی دامەزراوی فەرمی خۆیەتی دامپێدانانی تا ئاستێکی زۆر نێودەوڵەتی هەیە لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا هەرێمێکی دامپێدانراوە
بۆچی ئەو قووەتە سیاسی و سەربازیەی نییە بە تایبەت لایەنە سیاسەکەی کە بتوانێت ئەو هەموو داواکاریە سیاسی و سەربازیەی وڵاتانی دراوسێ لانی کەم بۆ یەک جاریش بە فەرمی ڕەت بکاتەوە. کاکەمە قوتی سەربازیمان نایە بۆ بەگژاتونەوە، قوتی سیاسیمانە، عەقلی سیاسیمانەوە. گرفتی ئێماوەیە وە گوتم ئەمان نەیانتوانیوە بێنە دەرەوە لە ژێر پەرچەم و لە بن دارشەقی یان نیانتوان دارشەقەکانی تورکیا و ئێران فرێدن. با نمونەیەکە بۆی بنمەوە. ئەو مەزلوم کۆوانی ڕۆژاوە لەبەرەوەی دارشەقیان فرداوە، لەبەرەوەی بڕایان بەخۆیانێ، لەبەرەوەی بڕایان بە قەزیەکە هەیە تەسلیم نابن. ڕەنگە زۆر تەبیعیە بەیانی بێن لەگەڵ تورکیا ڕێکەوەن لەسەرەوەی نەوتیش بفرێشن بە تورکیا، بەڵام نابن بە بەشێک لەو لای ئێمە وان نییە، لای ئێمە باوکو وە گوتم ئەم سیاسیانەی ئێمە سیاست ناکەن، چونکە لە بنەڕەتە ئەمان سیاسی نەبوونە، لە بنەڕەتە ئەم برادرانەی ئێمە تۆ گەڕێتەوە بۆ مێژوو لە شەستویەک ئەم هێزە سیاسیانە لە نەتیجەی وایە دروست نەبوون کە خەبات بۆ گەلی کورد بکەن و کوڕ ڕزگارکەن، لە نەتیجەی وایە دروست بوون کە دەوڵەتی عێراق قانونی ئیسلاحی زراعی دەرکرد، بە تایبەتی کە عەبدولکەریم قاسم هاتە سەر حکوم و ئاغا و دەرەبەکانی ئەوە کرد پێڵێن ڕوود کردەوە لە دەسەڵاتی زەویداریەوانە، ئاغا و دەرەبەکان هەڵسان دەربەنەکانیان گرت، لە دەربەنی بازیانە، دەربەنی خانە، دەربەنی هەموو ئەم دەربەنانیان گرت بۆی شەڕ بکەن. ئەمە حتا لە کتێبەکەی عەلی بیتکۆلا زۆر بەڕوونی باسیەوەی گرتنی دەربەنی بازیان واناکە خۆیان یەکجێڕنەوە. ئەمانە پارتی کە هەبوو ئیستیغلالی ئەم بەگژاتنەوەی کرد، ناوی نا شۆڕشی ئەیلول، نە شۆڕشە نەی دێمە شۆڕشمان نەبووە، نە شۆڕشی ئەیلول شۆڕشە، نە شۆڕشی گوڵان شۆڕشە، نە شۆڕشی نییە ئەوەی کە ئیستاڵێن شۆڕشە، شۆڕش نینەمە بەگژاتونەوەن هەران ئەنجا تۆسێکە لە شەستوێک ئەمە دروست بووە. دوای سێ ساڵ ئەم هێزانە بەربوونە وێزەی یەک، دوای 3 ساڵ مەلای دلاری دروست بوو، دوای 3 ساڵ دابەش بوون، بەشێکیان بوونە چونە ژێر پەرچەمی عێراقەوە، بەشێکیان چونە ژێر پەرچەمی ئێرانەوە. بزانم ئەم لاوازی ئەم هەڵوێستەی ئێستایان بەرامبەر بە داگیرکاریەکانی ئێران و تورکیا واخوات لێدوانە توندەکانی سیاسەکانی ئێران و تورکیا چ پەیوەندیەکی بەو مێژۆوە هەیە کە تۆ باسیەکەیت؟ هەر پەیوەندی ئەوەی کە ئەمانە نەیانتوانیوە لەسەر پای خۆیان بوەستن. ئێمە هێزێکی سیاسیمان نەبووە لە باشووری کوردستان بە درێژایی مێژووی باشووری کوردستان، سەردەمی شێخ مەحموود ناڵێم هەندێک جم و جۆڵ هەبووە، هێزێکی سیاسیمان نەبووە بە درێژایی مێژووی باشووری کوردستان لەسەر پای خۆی بوەستی. ئەم هێزە سیاسیانی ئێمە بە دارشەقی خەڵک بەپێوەن، هەر کاتێک دارشەقی کەوتووە ئەمانە کەون. ئێستا بەیانی دارشەقی تورکیا و ئێران دەرکە لەژێر باڵیەمانەیە، ئەمە خۆ بۆ مێننەوە، بۆ ئازان بۆ گیانی خۆمان، بۆ خۆپیشاندانەکان بە ئاگر و ئاسن لەناوەدەن، بۆ هێزە سیاسەکانی تر کە دێن دروستە بن سەرکوتیانەکەن. باشە ئێستا کە وەزارەتی پێشمەرگە وەڵامی لێدوانەکەی وەزیری بەرگری تورکیای داوەتەوە، بازەوە دەکرێت قسە هەیە لەبارەوەی کە بە مەبەست بە وەزارەتی پێشمەرگە ئەم هەڵوێستە نوێنراوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بۆ ئەوی لەسەر ئاستی باڵا کە زیاتر پۆستە باڵاکان لەلای پارتی دیموکراتی کوردستان وەڵامێکی لەو جۆرە نەدرێتەوە. ئەمە تا چەند پەیوەندی بە پەیوەندیەکانی من باوەڕم وایە ئەگەر وایش نەبێ ئەکرێ لە خوێندنەوەی شتی وا بڵی. وەزیری پێشمەرگە یەکێتیە، یەکێتی لەگەڵ ئاکەپۆ و لەگەڵ تورکیا بینی خراپە، پێشتر نوێنەری یەکێتی دەرکراوە لە وڵاتە و کێشەی زۆر نراوەتەوە لە سەردەمی مامدەلال لە مامدەلال زۆر هەوڵیدا کە لە بینی باکووری کوردستان پەکەکە و دەوڵەتی تورکیا چاکاتەوە، ئەوەیش پێ ناوێ ناوە شەمەندەفەری ئاشتی بیخاتە گەڕ. یەکێتی بە گومانەوە سەیری سیاسەتەکانی تورکیاکە، تورکیاش بە گومانەوە سەیری یەکێتیەکە و پێی وایە یەکێتی بەشێکە لە خزمەتکردن بە پەکەکە وانە، بۆیە زۆر ئاساییە خوێندنەوەیەوە بکرێ. من باوەڕم وایە وەڵامەکەی وەزیری پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە دەبوایە ئەو نەیدایێتەوە، دەبوایە خروستی ئاکار سەرۆکی هەرێم وەڵامی دایێتەوە، چونکە لە بنەڕەتە ئەوەی سەرۆکی هەرێم لە ڕێگەی ئەو ڕۆژگارەوە کە سەرۆکی حکومەت بووە، ئەوەی ئەو بۆ تورکیای کردووە، هیچ شارێک، هیچ پارێزگایەکی تورک، هیچ والیەکی تورک بۆ تورکیا نەکردووە، هیچ والیەکی تورک. ئەوەی کە گوتارێکی توندی نەتەوەیی نەژادپەرستی لە تورکیا باڵادەستە و حکومەکە بەرامبەر بە کورد لەم دۆخەیە لەم ئانوساتەیە بە تایبەت لە باشووری کوردستان جیاواز لە سێ پارچەکەی تر پێویستی بە چ جۆرە گوتارێکە بۆ لانی کەمی وەڵامدانەوەی ئەو وتانی ناو بەناو لە تورکیا و ئێران من دارە بە پێت بڵێم بۆچی ئەم وتارە تۆ نەیستە زۆر باویەیە، بۆچی ئەردۆغان و خولوسیاکار و ئاکەپە و مەها بەڵام نزیکەی هەموو کات هەیە ئەو وتارە، بەڵام ناو بەناو تونتر دەکرێتەوە. بۆچی ئێستا هەیە؟ دەوڵەتی تورکیا
لە باردۆخی زۆر خراپایە لیرەی تورکی هەرسیێناوە ئابووری تورکی زۆر خراپە خەڵک ناو شەقامەکانی تورکیا گلەگیەکە و بۆڵەکەوانە تەنان چیرۆکێک لەماوەیە دروست بوو لەسەر مەسەلەی مۆز خواردن نازانم بیستانیان نا سووریەکان مۆزیان بە تەوسەوە خواردبوو 20 کەس گیرا دەریانکەن 40 کەس بوون ژمارە زۆر دەریانکەن ئەویان کەنەوە لەبەرەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان مۆزیان خواردبوو چونکە خاتونێک هەڕەشەی لە خاتونێکی تورک کردبوو توێ مۆزمان بۆ ناکرێ بەڵام ئەوەی خۆن دەوڵەتی تورکیا شعبەکەی ستا لەو دۆخەیە بەشێکی زۆری بۆیە بە باوەڕی من ئەو بارودۆخەی لە تورکیا دروست بووە ئەو بارودۆخی کە ئەردۆغانی تایە و ئەو هەڕەشانەی کە پێشتر ئەو وعدوشتانی داوەتی لە 2023 من واکەم ناتوانێت بێنێتە دی و ئێستا مەترسی لەسەر کورسەکەی ئەمە من نایڵێم ئەمە هەموو میدیای ڕۆژاوە ئەوروپای لێ ئەو میدیای ئەمریکای لێ مەترسی لەسەر کورسەکەی ئەردۆغانەیە مەترسی لەسەر مانەوەی ئاکەپایە ئاکەپە پارتە بووە علی باباجانی لێدیا بۆ ئەحمەد داوودۆڵی دیبەوە خەڵکی لێدیا بۆەوە حتا ئێستاکە لە کاتی خۆی کە لەگەڵ گولێنەکان عیلاقیان وشتە گولێنەکان لەگەڵیانان نین و بەشێکی زۆر لە کادرە پێشکەوتەکانی سەردەمی با بڵێن فەزیلە و ڕەفاوانە ئێستا کشاونەتەوە باوەڕیان بەم سیاسەتە نییە هەموو ئەمە وای کردووە دەوڵەتی تورکیا دووسێش بکە یەکێ لەوانە کێشەکانی خۆی بێتەوە دەرەوەی خۆی دوو بۆ شاردنەوەی ئەمانە زۆر جار قەزیەت دروستکە قەزیەت دروستکە ینی وەک چۆن لە لای خۆمان سینارۆ بۆ شاردنەوەی عیبوارەکان سیناریۆ جیاجیا دروستەکەن بۆ ئەمە ئەڵەی پەروەردەی یەک خاک و ئاو نەمدوو هێزە سیاسیە لەوێژ واکەن لەوێژ بۆ شاردنەوەی ئەو ناشرینیانە هەر جارە بیانەوە شەڕی ناسیونالیزم و ڕەگەز پەرستانە و گورگە بۆرەکان و کە ئێستا ئاکەپەش تۆتە ئەو چوارتەوەیەوە شەڕی ئەوان بە میلەتی کورد بە ئاڵای کوردستان بە دلی کوردی بە گۆرانی کوردی کە بەم هێزە نەرمەی کە هەیە لە هەرێمی کوردستان شەڕی ئەوان دەکرێت زانی باوەڕەکەی ئەگەر ئەم برادرانی ئێمە لە هەرێمی کوردستان یەک تۆتە ئاوازیانە بێت ئەو شەڕ ئەوان نایکم هەرلانی کەم ئەوان ڕۆژ نییە توێژەکانیان بۆ کاروباری دەرەوە و نازان بۆ کاروباری چی و بۆ وەڵامدانەوەی ڕۆژ نیەمانە باشە بۆ هەر لەمە ڕێخەری ڕاستپاردەی نێودەوڵەتەکان تقریباً ئەتوانم بڵێم لەسەر هەموو شتێک قسەی هەیە بۆ لەم کەیسەدا خۆ ئەمەیە مەوزوعەکەم ینی تۆ وەرە هیچ مەکە بەس نییە بەس هەموو ڕۆژێ ئەم ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکان و نازانم بە هەر ناوەکان دیندار زێباری و سەفین دزەی و فڵانی و ساری کە هەمووی سەپارتین خۆمانە نییە لانی کەم دەبێت جوابی خروسیاکار بنەوە چونکە پارتی هیچ نەماوە بۆ تورکیانەیەکە جوابدانەوەکە نەیکەنەوە نەیدن بەس راپۆرت بنووسین لەسەر پێشێلکارەکانی تورکیا یعنی منطق نییە ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتەکان باسیەوە نەکا کە تورکیا درۆنیە ناوە لە دەیەکی داواناوی سەیدانە سەیدان 20 کیلومتر دوور نیە لە کەرکووکەوە 20 کیلومتر یعنی لە دەیەکی داوە لە بن کەرکووکە و لەوێ خەڵکی باڵای تورکیا نایشارنەوە ینی بەڕۆنی هەموو جار باسیەوە بۆیان پێش ئەوەی مەبەستیان هەولێر بێ مەبەستیان کەرکووک و منوە پێتەڵێم بۆیە بە باوەڕی من ئەمان لانی کەم تەنیام حەقەتانە بدەن بە نەتەوەی گرتوەکان و وڵاتانی دەرەوە بیدەن بە قونسڵەکانی خۆیان خۆ تا ئێستا کوربەوەوان تا ئەم تر کەساتی کە من تۆ قسەی تاکەین ئەرکی پارتی وەکێتیەوەی لای قونسڵەکان دەوڵەتی تورکیاوێران جوانەکەن یعنی ئێستا مبەراتێنەوە خۆی من ڕۆژانە لانی کەم هەفتەی جارێ ئەو ئەزنەبیانە بینین ڕۆژنامەنووسیانە بینین سیاسیانە بینین دیبلۆماتیانە بینین قسەی حتا جاسوسیانە بینین بۆ معلوماتی جاسوسیانە هەیە مەسەلەن ناردویانە لە کاڵای کوردیایە دێ لە سێمانی دانیشێ و ساڵی لێرە بێ و سیاسەکانە بینی و ڕۆژنامەنووسەکانە بینی و ڕۆشنبیرەکانە بینی و خەڵکی بازارە بینی و راپۆرتی خۆی باتەوە بە واقعی بین و ئەمانە ئێمە بەبێ بەسەرمانە تێپەڕنیان بین و سیاسەکانشمان بەسەریان تێپەڕنیان بینن خۆلانی کەم دەبێم حەقەتانە ئەوان لە دیاتی ئەم حەقەتانە بە حەقەتی ئەو ستەمکاری تورکیا و ئێرانێکن بەرامبەر بێن بەتاوێتی تورکیا لە دیاتیەوەی ئەمە نیشانی دنیابن دێن وێنەیەکی جوانیوانە کشت بۆی بەواوڕی من وەک پێشتر پێتم وت ئەم هێزە سیاسیانەی ئێمە نەبوونەتە هێزی سیاسی خۆخاوەن نین بۆمە نەپارتی خۆخاوەنە نەیەکێکی خۆخاوەنە خۆگەر خۆخاوەن بوونایە ئەو تر کەساتێک کە بارزانی وتی ئاوەندە حساب بۆ بەڕێی نێودەوڵەتی ناکەم دەبایە دوایەوە دەوڵەتی دروستکرا حتا ئەگەر لە گوڵخانیش بۆ کاک هەماڵ دەوایە دەوڵەتی دروستکرا بەڕێز لەتی فاتح فەرەد چاودێر و ئەوکات نووسەر و چاودێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ شارپرێس سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز ئێوەش شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ